لە ئامادەیی گوندی زورکانی سەر بە ناحەی سەنگەسەر لە کۆیسی 4 خوێنکاری پۆلی 12 ئامادەیی 3 خوێنکار لە بەشی پزیشکی و 2 خوێنکاریش لە بەشی یاسا وەرگیراون. خوێنکاران باس لەوە دەکەن لە گوندەکەیان سەرڕای نەبوونی مامۆستای تایبەت و نەبوونی خوێندگای ئەهلی توانیویانە نمرەی بەرز بەدەست بێنن. بە کۆنمرەی 98 لە بەشی تووعام وەرگیراوم. الحەمدوللا کە خوای گەورە ئەو نیحمەتەی پێداوم. سپاسستایش بۆ خودای گەورە وە سپاسی هەموو خانەوادەکەم دەکەم یەک بە یەکی مامۆستاکانیشم. ئەوە ماندووبوونی ئەوان بووە بە شانازی ئەوانی دەزانم. چ پێیانەکەت بە خوێنکاران هەیە بۆی ئەوان وەک تۆ کۆنمرەی بەرز بەدەست بێن؟ وڵا تەنها ئەو ئامانجە لە فکریاندا دابنێن و هەموو ڕۆژێک بیری لێ بکەنەوە، کۆڵی لێ نەدەن، هەموو ڕۆژێکێ هەموو کاتەکە لە داوام دێنەوە بە تەواوی بابەتەکانی خۆیان جێبەجێ بکەن و هیچ خۆیان قەلق نەکەن. ئەوان توانای ئەو ئامانجەیان هەیە. من کۆنمری 88.57 بەدەستێنا و لە بەشی یاسا وەرگیراوم. بگومان ئەوە پێویستی بە هەوڵ ماندووبوونێکی زۆر هەیە. پێویستە ینی خێزانەکەت شێوازێکی وات بۆ دابنێت کە بواری کات بۆ بڕخسێنێت کە بتوانانی بە تەواتی سعی خۆت بکەیت، چونکە ساڵەکە دەرفەتێکە و لە دەستت دەچێت. کۆنمرەی 97.3 بەدەست بهێنم و لە بەشی دڵخوازی خۆم وەربگیرێم کە بە هەوڵ و تێکۆشانی بەردەوامی خۆم و مامۆستاکانم کە هەرچەندە گوندێکی دوورە دەست بین بەڵام سەرڕای نەبوونی مامۆستای تایبەت دەورەی تایبەت ئێمە توانیمانە لە خوێندنگایەکی حکومی ئەو نمرە بەرزە بەدەست بێنین و ببین بە نمونە بۆ هەموو کەسێک کە خوێندنگای تایبەت و مامۆستای تایبەت و دەورەی تایبەت هۆکار نییە بۆ بەدەستهێنانی نمرەی بەرز. بەڕێوبەری ئامادەیی زورکان ڕایگەیان لەسەر ئاستی پارێزگای سلێمانی لە ڕیزبەندی یەکەم داین و سەرڕای کێشەی بینا و کۆمەڵە گرفتی تر کە هەیەە. هەرچەند ئێمە شوێنەکەمان گوندە شوێنێکی دوورە دەستە، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەوە نەبووتە ڕێگری لە بەرەپێشتنی ئاستی زانست و زانیاری ئێمە کە لە 2002 خوێندنگەمان هەیە لێک کادا لەگەڵ قۆناغی بنەڕەتی داوام دەکەین کە ئاستەیەکی قورسە بۆ ئێمە بە هاوکاری خێرخوازان زەویەکی 8,000 متریمان کڕیوە قەرار بوومان بکەن بە بینا، بەڵام تا ئێستا حکوومەت و لایەنی پەروێندیدار بۆی نەکردوین بە بینا بە دەرلەوە کارەبای بەردەواممان نییە، تاقیگەی پێویستمان نییە، کارگوزارمان نییە، پاک و خاوێنی 100% لەسەر شانی خوێندکاران و مامۆستایانە، مامۆستای پسپۆری پێویستمان نییە، بەشێکی زۆری مامۆستایانمان دانەمەزراون. ئامادەیی زورکان ساڵی 2010 دامەزراوە. لە ئێستادا 100 خوێنکار لەم ئامادەیە دەخوێنێ. سەرڕای دوورە دەستی و نەبوونی خوێندنگەی تایبەت ساڵانە بەشێکی زۆری خوێنکاران نمرەی بەرز بەدەست دێن و لە زانکۆ و پەیمانگاکان وەردەگیرێن. ئەمیر حەسەن، وێزگە نیوز، گوندی زورکانی سەر بە ناحیەی سەنگەسەر.